بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر کورد و گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین. قسە لەسەرەوە دەکەین لە دوای ڕووداوی 7 ئۆکتۆبەری 2023 کۆمەڵە گۆڕانکاری لە ناوچەکە ڕوویاندا دوجار لە کۆتایی 2024 ڕژێمی ئەسەد ڕووخا جۆرێک لە گۆڕانکاری هێز دروست بوو لە هێزی رووسیا و ئێران و لە بەرامبەردا هەژمونی تورکیا لە ناوچەکە زیادی کرد و دوای ئەوەش ئێستش بارگژی هەیە لە ناوچەکە و ئێستا و توێژیش هەیە لەبارەی بەرنامەی ئەتۆمی ئێران لە بینی ئێران و ئەمریکا و توێش هەیە. ئێمە قسە لەسەر ئەو گۆڕانکاریانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین و قسە لەسەر کوردیش دەکەین. کورد چی دەست دەکەوێت لەو گۆڕانکاریانە لە ناوچە جیاوازەکان کورتی دەست دەکەوێت. ئەم پرسیان لەگەڵ بەڕێز مامۆستا محەممەد ڕەوف سیاسەتمەدار قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بێن، سوپاسیان دەکەین. سوپاس دەکەین. ئەگەر سەرتا لە ئاسەدجیانیەکەەوە دەست پێ بکەین دوای ڕووداوی 7 ئۆکتۆبەر کۆمەڵی گۆڕانکاری ڕوویان داوە، هەم کەوتنی ڕژێمی ئەسەد بوو، پاشەخشەی رووسیا و ئێران لە ناوچەکە، بڵین زیادبوونی هەژمونی تورکیاش لە سووریا. ئەو گۆڕانکاریانە چ کاریگەریان دەبێت و پێ دوایە گۆڕانی دیکەش ڕوودەدات یاخود تەنە ئەگەر ڕژێمی گۆڕابێ ئەو ڕژێمی ئەسەدە یاخود هیچ گۆڕانکارێکی تر بڕێوێ؟ بەڵێ سپاس بەناوی خوای گەورە و میهرەبان. ئەمەی کە ئێمە ئێستا ئەبینین سەرەتای دەرەنجامەکانە، ینی دەرەنجامەکانی تر دەست پێ کردو. پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکەم جار بیرۆکەی بریتانیا ئینگلیزیە، دوای گۆڕا بۆ بیرۆکەی ئیسرائیل و شەمعین پێرێز کە پرۆژەی شەرقەوسەتی دانا بریتی بوو لە دوو بەشێکی سیاسی بوو، بەشێکی بازاڕی شەرقەوسەتی بوو. دواتر هەوڵیدا ئەمریکیەکان و ئەوروپیەکانی قەناعەت پێکرد، ئەوانیش قەناعەتیان بۆ دروست بوو، هەندەسە و دیزاینیان کردەوە سەر لە نوێ. سەرەتای ئەم پرۆژە لەوە دەست پێکا کە جامیعەی دووەلی عەرەبی لە 1945 دا ئەمەزرێ، لە 1997 کۆتا شکستی دەست پێکا بە چەند قۆناغێک. قۆناغی یەکەمی لە 1945 کە دا ئەمەزرێ، 3 ساڵ دوایەوە ئیسرائیل و کیانی ئیسرائیلی بڵێن دەوڵەتی ئیسرائیل لەسەر خاکی فەلەستیندا ئەمەزرێ و ئەویش بە چەند قۆناغێک شکست ئەهێنێ. دواتر سەرەکەنەوە بە یەکە عەرەبەکان چەند جارێ ئەم دەوڵەتە عەرەبیانە کۆمەڵە ئیتیفاقات و ڕێکەوتن نامە ئەکەن، کۆمەڵێ منەظەمە دروستەکەن بۆ ئابووری، بۆ گەشەی ئابووری، بۆ بازرگانی بینی، بۆ کشت و کاڵ، بۆ تەعلیم، بۆ تیقەنیات، لە هەر هەمووی فاشیلە بن. هەر هەموو ئەوانە لە چەند ساڵ جارێک شتێک دروستەکەن و دەرەنجام. قۆناغی یەکەمی فەشەل لە 45 کە دەست پێکا لە 78 دیاری ئەدا. لە 78 کاتێک ئەنوەر سادات ڕێئەکەوێت لەگەڵ ئیسرائیل، قەناعەتی بۆ دروستە بێ ئەنوەر سادات دەڵێ میسر بەتەنهایە، هیچ دەوڵەتێکی عەرەبی لەگەڵ نییە، هیچ کەسێک کۆمەکی ناکە، ئێمەش لەوە زیاترمان پێ ناکرێ. ئەوەی کە کردمان زیاد لەوە بوو کە لە توانای خۆمان نابێ. بۆیە ئەو ڕێکەوتن نامە ئەکاڵێ چیتر من ناتوانم نە خەڵکی مەسر بەم بە کوشت نە خەڵکەکە لەوە زیاتر برسی ببێ، بۆیە ڕێکەوتنەکە. بە ڕێکەوتنی کام دەیڤد لە بینی میسر و ئیسرائیلە، دەوڵەتە عەرەبیەکانی تر نەفرەت لە میسر ئەکەن و ئەڵێن ئەمە خۆفرۆشیە و ئەمە خیانەتە لە عەرەب و لە ئیسلام و لە قەزەی فەلەستینی. دوجار زۆری پێ ناچێ ئەردەن یەکەم دەوڵەتە بێ کە ئەویش قەناعەتی بۆ دروستە بێ لەگەڵ ئیسرائیلە ڕێئەکەوێ و هەندێک ئیتیفاقاتەکەن. کرد ئەردەن تەواو بێ وردە وردە دەوڵەتەکانی تریش کەم و زۆر بەتایبەت دەوڵەتەکانی خەلیج زیاتر نەرمی ئەنوێنن، بەڵام زۆر ئاشکرای ناکەن. ڕێکەوتنەکان وای لێدێ تەطبیعی عەرەبی ناڕاستەوە، تەطبیعی ئیسرائیلی ناڕاستە و خۆ وردە وردە بێ بە شتێکی سروشتی لە ناوچەکە. وای لێدێ قەزیەی فەلەستین ئەبێتە قەزیەی عەرەبی فەلەستین بە تەنها، ینی خۆیان ئەمهێننەوە. عەرەبی فەلەستینیش کە منەظەمەی فەتح و یاسر عەرەفات کە خەباتی زۆریان کرد، هەوڵی زۆریاندا، ئەچنە قۆناغی ئۆسلۆ و مەدرید، زەوی بەرامبەر بە ئاشتی دەست پێەکە، ئەو پرۆسەیە دەست پێەکە. ئەویش دوجار فەشەلی هێنا، ینی شکستی هێنا.
دوای بوو بە بابەتی مقاومە حەماس و فەلەستین. حەماس و فەلەستینیش بە چەند قۆناغێکە غەزە جیا بووە لە زیفەی غەربی. دوجار مایەوە سەر غەزە حەماس و جیهاد لەگەڵ ئیسرائیل. غەزەش بەو جۆرە کۆتایی پیات کە بینیمان. ئەم شکستە عەرەبیە یەک لە دوای یەکانە بەهۆی ئەوەی کە عەرەب نەیتوانی پرۆژەیەک و ڕوئیەیەکی استراتیژی هەبێ، نە پرۆژەیەکی نەتەوەی هەبوو، نە پرۆژەیەکی دەوڵەتداری هەبوو، نە پرۆژەی دروستکردنی بازار و هێزێکی اقتصادی، هێزێکی عسکەری هەبوو، نە هیچ دەوڵەتێک توانی قیادەی شتێک بکە کە لانی کەم بەشێ لە عەرەب یەک بخە. چەند هەوڵێک درا لە بینی میسر و شامە، لە بینی میسر و عێراق و ئوردون و سووریا، ئەوانش یەمەنە، ئەوە هەمووی ئەوانە شکستیان هێنا. دوجار ئیسرائیل تێگەیشت ئەم عەرەبە ناتوانن هیچ پێک بێنن، نە کوتلەی عسکەری، نە کوتلەی اقتصادی، نە هیچ هاوکاریەک. بۆیە شەمعون پێرێز ئیشتیهای بەربوو، پرۆژەی ئامادە کرد ساڵی 96، پرۆژەکەی نووسیەوە بردی بۆ ئەمریکا، هەوڵی زۆریدا ئەمریکیەکانی کەم ئیش لەسەر ئەمریکیەکانی کرد، قەنەعەتیان کرد، ئەمریکیەکانی هاتنە پێشەوە، دامی ئیسرائیلیان کرد، بەهێزتریان کرد، تێگەیشتن. ئیسرائیل بەهێزکردن زیاد لەوەی کە هەیە، هەر حیمایەنا بەهێزیشیکەن مستەقبلێکی گەورەتری ئەبێ. ڕۆژ لە دوای ڕۆژ ئەوان ڕوئیەیان ڕۆشتن ئەبوو، ڕۆشنتر ئەبوو، بەرچاویان کراوەتر ئەبوو. دوای بازێ لە دەوڵەتە عەرەبیەکانیش لە دوای ئەوروپیەکان لە دوای 2004 کە ئەمریکا قەنەعەتی بۆ دروست بوو پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرکەوتووە بە بازاڕەکەیشی وە لە ئایندا، ئەمریکا تەطویری پێکرد، پرۆژەکەی گەورەتر کردی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە کە بریتێ لە چی ئەوسا هەر تقریبا میسر و خەلیج و شام و عێراق بوو. دوای پرۆژە گەورەکەی ئەمریکا کە 2004 بڵاو بوویەوە، هەموو عەرەبی تایە، هەموو دەوڵەتە عەرەبیەکان بە ئەسی و پیاشەوە، تورکیا، پاکستان، ئەفغانستان، ئەم دەوڵەتانش لە خۆی گرە بە ئێران. باش ئەم پێنج دەوڵەتش ئێستا لە ناو پرۆژەکایە. باش دێنی سەرەوە بەس دوای ئەو ڕووداوە دوای کەوتنی ڕژێمی ئەسەد و ئێستا بڵین پاشەکشەی ئێران و بڵین رووسیا لە ناوچەکە، هیچ گۆڕانێکی تر ڕوو دەدا لە ناوچەکە؟ یاخۆی سە بڵین و تێژی ئێران و ئەمریکاشێ ئەوە بەکوێ دەگا سەدە کێشێ بۆ ڕێکەوتن یاخود شەڕ لە ناوچەکە؟ گۆڕانکاری بەردەوامە بێ لە هەموو لە ئەو دەوڵەتانی کەوتونەتە ناو، بەس قۆناغ ینی ستێپ بای ستێپ، هەنگاو دوای هەنگاو، ئەوەی لە ناو پرۆژەی ڕۆژهەڵات ناوەڕاستی گەورەی ئەمریکایە هەموو یەگرێتەوە، هەرەیەکیان بە شێوازێک، هەرەیەکیان بە شێوازی ئەوەی کێشەی سیاسی یان ئیسنی نەتەوەیی لە وڵاتە چۆنە، کێشەی قوڵیان لەگەڵ ئەوروپا و ئەمریکا و ئیسرائیلە چۆنە، کێشەی قوڵیان لە بینی خۆیانە دەوڵەتەکان چۆنە، بەو شێوە دیزاینی تازە ئەکەن لە سیستەمی حکومڕانی، لە عەلاقاتی اقتصادی و تیجاری، لە کۆنتڕۆڵکردنی دەسەڵاتی ئەو وڵاتانە، لەوەی کەوا خۆیان ئیتر خەریتە نەخشە ڕێگە دائەنن بۆی ئەم کێشانە لەکوێوە دەست پێ بکە و لەکوێوە چارەسەر بێتن نایدەنە دەست دەوڵەتەکان خۆیان، نایشی دەنە دەست مفاوەزاتی درێژخایەن. بۆ نمونە ئەم جارەی ئێران وەکو جاری پێشوو ناکات ترەمپ کە کات کراوە بوو لە زمانی ئۆباما، کات مەفتوح بوو، یعنی چۆن یان چۆن ئەڕۆن چەنێ کاتە با چەنێ نامە کێشەی نەبوو ئۆباما. ئەم جارە ترەمپ کاتیش نایاڵێ بەفی ڕۆبچێت و هەدەفەکانیشی دیاری کردووە ئەبێ ئەو ئامانجانە لەو کاتانە جێبەجێ بکرێ، ئەگینا بژاردەی خەتەر ئەگرێتە بەر و هەموو ڕۆژێکی دووبارەیە کاتەوە. بەس پێ دوێ ئەوە لەوەشدا ڕازگۆ بێ لەگەڵ ئێران، چکە وتی ئەوەی رووسیاش 24 کات ژمێر جەنگەکە دەوەستێنێ، بەڵام بینیمان ئەوە لە مانگە لە 20ەکەوە هاتۆتە سەر حکوم تا ئێستا بڵێن جەنگەکە هەر بەردەوامە، جەنگی ئوکرانیا و رووسیا. لێوەشدا ئەوە نەبوو جیاوازیەک هەیە لە بینی ئێران و رووسیا، جیاوازێک ناجیاوازی زۆر گەورە هەیە لە بینانە. ئەوەی تقریبەنەوەی ئەو هەڕەشەی کە کردی لە رووسیای نەکرد، ڕەشەکە بۆ رووسیا نەبوو، بۆ ئۆکرانیا بوو،
بۆ ئەوروپا بوو کەوتی من ئەوە ئەکەم کەوتی ئەوە ئەکەم یعنی ئەو هەموو ئەو جارێ و مەسرفەی کردووە لەسەر ئۆکرانیای دووبارەی ناکەمەوە ئەو هاوکاری ئەوروپام کردووە هەمووی ئەبڕم ئەسڵەن تیکپارویەکی چەور بوو ئەی خستە بەردەستی ڕووسیا بۆی قەنەعەتی پێ بکە کە هاوکاری بکە تا پرۆژەکانی تری جێبەجێ بکە پرۆژەی یەکەمی هەنگاوی یەکەمی بریتی بوو لە چی وەساندنی دەعم و هاوکاری ئۆکرانیا بە پارێش و بە چەکیش و هاوکاری نەکردنی ئەوروپا لەو شەڕە ئەو ئامانجەکەی خۆی پێکە ئەو ئەسانەیە هەڕەشە لەگەڵ رووسیا هیچ دەرەنجامێکی نابێ و رووسیا ئەو پارووە ئاسانە نییە بە ئەمریکا قوت بچێ چونکو رووسیا لانی کەم لە چەکە و لە چەکی کۆکوژاوە لە چەکی ئۆتۆمیە لە چەکی دوور هاوێژە چار ناکرێت ینی ناتوانێت بە حیچ جۆرێک دەستکاری بکە بەڵام ئامانجەکەی خۆی پێکا و کە ڕئیسی ئۆکرانیای بردە ئەوێ و لەیشی تووڕە بوو قەنەعەتیشی پێکرد دوایە ئەو ویستی یعنی بەگوێی ترە بنەکە یا بڵین مخالەفەی زۆر توندی بکە دەوڵەتە ئەوروپیەکان نەسیحەتیان کردوتیان تەعامل لەگەڵ ترەمپ و ئەمریکا ئاوان ناکرێ چی پێوتوی ئەبێ بەگوێی بکە بێ ئەتیزار بکەی ئەبێ بڵێ ئەمریکا دەوڵەتێکی باش بوو دەعمی باشی کردین هاوکاری باشی کردین فعلا فەقیرە دوای هەفتەیەک دەڕۆژ ئەو قسانەی هەموو کرد بەس ئەمەش بێمتمانەی دروست نەکرد لە بینی ئەمریکا وڵاتانی ئەوروپاش ئەمریکا و ئەوروپای جۆرێک لە ئالۆزینی لە پەیوەندەکانی ئەوروپ وڵاتانی ئەوروپا لەگەڵ ئەمریکا لەگەڵ هاتنی ترامپ جگە لە شەڕ ئابووریەکە بڵێن ئێستا داوای پارەشیان لێ دەکا ئەمریکا پێشتر پارەی لە ئەمریکا پێشتر پارەی حیمایی ئەمنی لە ئەوروپا هەر وەرگرتووە بەس کەس نەیزانیوە هەروەری گرتووە هەموو ساڵێک لە بەرامبەر ئەو پاراستنەی کە کردوونی لە ئیتحادی سۆڤێتی کۆن و لە ڕووسیای تازە و لە دۆخی ئەمنی کە هەڕەشەیان لەسەر بووە بۆ ئەو کە ناویان ناوە ئیرهابی دەولی و ئیرهابی ئیقلیمی ناوچەیی هەمیشە ئەمریکا بە معلومات و بەو توانە تەکنۆلۆژیای معلومات و ئەیتی کە هەیبووە ئەو وڵاتانەی پاراستووە لە دۆخی ناجێگیر سنوورەکانی پاراستون لە رووسیا لە بەرامبەر پارەوە ساڵانە سەرانی لێسەندون بەڵام ئەو قەت نەکراوە بە باس ئێساڵێ ئێوە پارەی زیاتر نەدەن من ئەوە پارە سەرف ناکەم پارەی زیاتریش نەدەن حیمایەشتان ناکەم ئەوە خۆتان و رووسیا شەڕتان پێکرێ بیکەن و شەڕشتان پێ ناکرێ ئێوە دوو سێ ئەوەنەی رووسیان نفوستان و توانای اقتصادیتان هەیە خۆتان بیکەن مادەم لەگەڵ ئێمە نایەن خۆتان حیمایی خۆتان بکەن جا ساڵی 2004 کە پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە بڵاو کرایەوە یەکێک لە فەقەرەکانی ئەوەی ئەڵێ ئەوروپا بە تایبەت و هەر دەوڵاتێکی تریش لەم پرۆژە لەگەڵمان بێ دوجار کە ئێمە توانیمان ئەمە بکەین لە کێکەکەیشا شەریکین لە هەر وڵاتێکا دەستمان پێگەیشت لە هەر داهاتێکا لە هەر توانایەکی ئابووری و قودرەتێکا دەستمان پێگەیشت ئەوەی لەگەڵمان بێ شەریکە بۆیە لە شەڕی لە لێدانی عێراقا لە داگیرکردنی عێراقا زۆربەی دەوڵەتەکان هاتنە پاڵی ئەوە هەر وەڵامدانەوەی پرۆژەی ڕۆژهەڵات ناوەڕاستی گەورە بوو کە 32 دەوڵەت لەگەڵ ئەمریکا هاتە سەرخەت ئەو وەڵامی ئەو پرۆژەیە بەس ترامپ ئێستا لەگەڵ ئێران بڵێن و توێژ دەکە ڕەنگەوە چاوەڕوان نەکراو بێ وایە وەکو گفتوگۆی ڕاستە خۆ بکرێ لەگەڵ وڵاتانی ئەوروپا هەندێک جار ناکۆکی هەیە لەگەڵ ینی ئەمریکا بەرەو کوێ دەبێنی ئەم سیاسەتەی ترامپ ئەم سیاسەتەی ترامپ خەڵک توێژەران کارشناسان بوون بە دوو بەشەوەتیایە بەشێکیان ئەڵێن بەردەکە کاڵی گرتووە زۆر گەورەیە بۆی تەواو بەرز نابێتەوە دوور نییە کە زۆر بەرزی کردووە با بەسەری خۆیە ینی کاڵێن بەردی زل بەڵگەی نەوەشاندنێتیەوە بەردێکی گەورەی هەڵگرتووە بۆ خۆی بەڵێ ئەڵێن بەردەکە زۆر گەورەیە هەڵی گرتووە پێی هەڵناگیرێ هەندێکیان ئەڵێن لەبەرەوەی بەرچاوڕوونە بە توانایە هەیمەنەی بەتەواوی هەیە قودرەتی هەیە ئەتوانێ بیکا لە بەرامبەریا ئەو ئاعتراف تەنها بە دوو هێز ئەکا ڕووسیا و سین ئیتر کەسی کە لە بەرامبەر ئەمریکا هێز نییە ئەوروپاش هێز نییە ئەوروپاشیش دەسەڵاتێکی نییە جاگەر ئەوروپا بەو هەمووە تواناوە و دوو دەوڵەتیش لە ئەوروپیەکان کە دەوڵەتی نەوەوین وەکو بەریتانیا و فەڕەنسا ئەوان دەسەپاسە بن لە بەرامبەر ئەمریکاوە و خواخۆیانە لەگەڵیانە ئاش بێتە و پشتیان بەرنەدا بێت دەوڵەتەکانی کە هیچیان پێ ناکرێ
بەڵام ئەو ئێسا جەنگێکی جیهانی ئابووری ڕاگەیاندووە بەرامبەر بە جیهان جەنگی جیهانی ئابووری ئەمەی ڕاگەیاندووە ئەم جەنگەیە شرۆڤەکاران ئەوانەی کەوا بنکۆڵی بابەتەکان زۆر بەقوڵی ئەەکەن ئەڵێن ئەم جەنگە وەکو جەنگی عسکەری ئەمنی نییە ئەمە ڕوئەکاتە هەموو گەلان ڕوئەکاتە هەموو مرۆڤێک ڕوئەکاتە اقتصادی هەموو وڵاتێک بۆیە بە ئاسانی ئەمەی بۆ قوت ناچێ بەڵام ئەوانی کەش ئەڵێن خۆ ئەمە بە زۆر ناکە ئەو پەڕی ئەڵێ من زەریبە لەسەر تۆ دانێم باجوو لەسەر دانێم توش لەسەر منی دانێ کاڵاکانم مەکڕە منیشش کاڵایەکی تۆم ناوێ لە بەرامبەرە زۆربەی وڵاتانی کە ئەو باجی لەسەر داناون زۆربەیان هیچێکیان نییە بیدەن بە ئەمریکا ئەو وڵاتی عەرەبی تێنیان نەوتی هەیە چیتری هەیە بیا بە ئەمریکا نەوت ئەو وڵاتی عەرەبی ئەوروپا هەر چاوەڕێی تەکنۆلۆژیای ئەمریکیە شتێکی وا زۆریان نییە بیدەن یعنی ئەو ئێستا چیەوێ ئەو مەوادی خامی نادیری ئەوێ زۆر تایبەت کە لە پیشەسازیە بەکاردێ زۆربەی ئەو مەوادە زۆربەی ئەو مادە خامانە زۆربەی ئەو مادە زۆر تایبەتانە زۆرێکیان لە ئۆکرانیان ڕێکەوتنی لەگەڵ ئۆکرانیا کردووە لە 150 ئاتێ لە 150 ئەداتێ لەم جگە لەوە قەرزی بەعزێ لە شەڕەکەشی ئەداتەوە لە بەرامبەر و چی بۆ ئۆکرانیا ئاکا ئۆکرانیا ئەگەر سڵحی کرد لەگەڵ رووسیا و تەواو بوو ئەڵێ بوونیەی تەحتی دروستەکەمەوە وڵاتە ڕووخاوەکە دروستەکەمەوە ڕێگە و بانەکانت بۆ دروستەکەمەوە پشتگیری ئابووریت ئەەکەم تاکەیتەوە سەر پێ بەڵام لە بەرامبەرە ئەوەی کە ڕووسی ئەمریکا دەسی ئەکەوێ لەو مادە خامانە زۆر نادیرە تایبەتانە زۆر زۆرترە لەوەی کە ئەمریکاییکا بۆ ئۆکرانیا ئەوەی کە لە ئۆکرانیا هەیە لە هیچ دەوڵەتێکی عەرەبیان نییە وەکو کانزاکە وەکو کانزای تایبەت باش بەزەوەی کە پێویستە بە گفتوگۆی ئێران و ئەمریکا گەڕی یەکەمی بڵێن گفتوگۆکان بڕێوە چووە هەفتەی داهاتووش گفتوگۆی دیکە هەیە پێ دوێ دەگەن بەڕێکەوتن لەسەر بەرنامەی ئەتۆمی یاخود ناگەن بەڕێکەوتن یاخود ئێستا ئێران لە بەرژەوەندیەتی ڕێکەوتنێکی لەو شێوێ بکە یاخود ڕێکەوتنی 2015 ئەتۆمی زیندوو دەکرێتەوە بە چەند بەڵگەیەک من قەناعەتم وایە کە ئەمریکا ئێران داخوازیەکانی ئەمریکا جێبەجێ ئەکا و هەوڵ ئەدا شتێکی هەر دەستکەوێ ینی کەم بێ زۆر بێ بە مطلقی نەبێ بەو نەوە کۆبوونەوە یەکەم کە تەواو بوو هەردوو لا بەتابەت ئەمریکیەکان وتیان کۆبوونەوەیکی باش بوو هەنگەوی باشمان ناوە ئەوەی کە دەرکەوتوە تا ئیسا ئەوەی کە تا ئیسا لە ئیعلامە هەیە ئەوەی کە تا ئیسا لە نهێنی بۆ کە خەریکە ئاشکرا ئەبێ سێشتە ئەبێ هیچ توانایەکی نەوەوی نەمێنێ ئەبێ هیچ ڕۆکێتێ ساروخێکی بالیستی نەمێنێ لە 150 کیلۆمەتر زیاتر بڕۆ ئەبێ هیچ قودرەت و دەسەڵات و هەیمەنە و دەسی لە دەرەوەی سنووری ئێران لە هیچ دەوڵەتێکان نەمێنێ ئەم سێ مەرجێ ئەساسیە ئەمریکا و ئیسرائیل تەنازل لەم سێشتە ناکەن وەختێک کە ئێران خەریکە بڵێ ئەوێ سەبری ئەمریکا تاقیکاتەوە یا ئەوێ سەبری ئیسرائیل تاقیکاتەوە چونکو ئەمریکا و ئیسرائیل لە مۆزوعە یەک پرۆژن بەڵام هەندێک سەرچاوی ئەم قسە تاواکەم وەختی ئەیانەوە سەبریان تاقیکەنەوە دوێنێ ترامپ ئەڵە چی دوێنێ ئەنەوەکو ئەڵە ئێران بیەوێ پێداگیری بکە لە کات بەکاربێنێ یان شتێ بکە دوێنێ وتی وا هەستەکەم ئێران لە دروستکردنی بۆمبی نەوەوی نزیک بۆتەوە ئەمە ئاماژەیەکی خەتەرە پێشتر وتیان لە 165 پێداویستیەکانی تەخسیبی یۆرانیۆمی تەواو کردووە کە لە زۆری نەما بڵێ لە 135 ماوە ئەم ئاماژەی کە ئەیڵێ خەریکە نزیکە بێتەوە ئەوە قسەی خۆی و ئیسرائیلە یعنی ئەگەر تەخیری بکەن و ئامانجەکان ڕێکەوتنەکان لەسەر ئەو ئەساسەی ئێمە ئێڵێن نەیکەن لەو زەمەنە دیاری کراوە بە بیانووی ئەوەی کەوا ئێوە ئەتۆمتانەیە هەر لێتانە دەین ئێران ئەوەی کە بڕیار ئەدات ئەوەی بڕیاریدا بە گفتوگۆ بکەین هەر شەخصی یەکەمی ئێران بوو خامنەئیەوە نییە ئەگەر خامنەئی
هەموو مەرجەکانی ئەمریکاش جێبەجێ بکە زۆرتر و گەورەتر و خەتەرتر نییە لەو بڕیارەی کە کاتی خۆی دامەزرێنەری شۆڕشی ئیسلامی و ئێران کردی لە سەردەمی خۆیان لە شەڕی ئێران و عێراقا چونکە ئەو کاتە خومینی ئەیوت صلح با کوفر معنا نەدارێت ئیسرائیل باید ئەز بین براوەت یعنی ئەمە یەکێکیان قەرارێکی سیاسی استراتیجیە بێ ئیسرائیل نەمێنێ یەکیان صلح لەگەڵ کوفرا ئیتر کوفرەکە ئەو کاتەی سەدام و عێراق بوو ئیسرائیل بوو شەیتانی بزرگ بوو کە ئەیود ئەمریکایە صلحەکەشی کرد و بڕیارەکەشی دا و سەرکەوتنیش بۆ عێراق و سەدام نووسرا ئێستا ئەگەر خەمەنەی هەرچی بکە قورستر و خەتەرتر نییە لەوەی کە کاتی خۆی دامەزرێنەری کۆماری ئیسلامی ئێران کردی ئەوە یەک ئەمە بەڵگەی یەکەم بەڵگەی دووەم بەدیلی نییە ینی نەسین و نە ڕووسیا نایەنە شەڕی ئەمریکا لەسەر ئێران چونکە ئەوان خۆیان لە شەڕەکە لە ئادەن ئەوە ناکەن بەدیلی سێهەم با بڵێن بەڵگەی سێم ئەوەیە ئەو 150 و هێزەی ئێران شەڕی پێ ئەکرد لەگەڵ ئەمریکا سەفارەتی ئەمریکی و ئیسرائیلی پێ ئەخستە خەتەرەوە لە دەرەوەی ئێران نەما ئەمە سێ چوارەم بەرپرسە گەورەکانی ئێران لەسەری سەر بۆ خواری خوار ئەڵێن خەڵکی ئێران ئابووری ئێران بژێوی تاکی ئێران لەوە زیاتر تەحمل ناکە لەوە زیاتر ناتوانێت ئەمانە لەلایەک لە لایەکی تر ئێستا کە کۆبوونەوەی یەکەم کراوە بوژانەوەی تمەن بەرامبەر بە دۆلار دەستی پێ کرد یعنی گەیشتە نزیکی 10 ملیۆن ئێستا 800 شتێک هەزارە ئەم ئاماژەیە بە خەڵکی ئێران ئەڵێ بە مەسئولینی ئێران ئەڵێ کەواتە ئێمە مادەم بوژانەوەی ئابووریمان دەست پێەکە دوجار دەساڵگرتن لە نەوەویە کە ناتوانین پێی بگەین و ئەگەر پێشی گەشتین ناتوانین بیوەشێنین ئەی بۆ دەستی لێڵ ناگرین ئەم قسەی کە ئیسەمنەیکەم بەرپرسە گەورەکان ئێڵێ لە ئێرانە ئەوانەی دەسەڵاتیان هەیە بە بچوونی بەرەزمەمەس ئەگەری ڕێکەوتن زیاترە بەڵێ ئەگەری ڕێکەوتن ئەگەری ڕێکەوتن لە 1990 لە 1990 لە 100 بەس زیانی ناکە ئێران یان قازانجیری دەکەن ئێران وەکو هێز و هەیمەنە و قودرەت و ژمارەیەکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بچووک و ئەمانە زەرەری خۆی کرد و ڕۆشت ئەبێ زەرەری لەوە گەورەتر نەکە زەرەری لەوە گەورەتر چییە؟ شەڕە و تێکچوونی وڵاتەکەیە کەوتن و ڕوخانی ئەم ڕژەمەیە کە ئیسا حکومڕانی ئەو وڵاتە ئەکا سەفەر بوونەوەی تمەنە خۆ ئینجا احتیمالی پارچە پارچەبوونی شەی ئەگەر شەڕ بوو بۆی ئەو زەرەرە گەورانە کە احتیمالە بەڕێوە بێ بکرێ ئەم زەرەرەی ترە بێ لە دەست بە نەوەوی لەگەڵ ڕۆکێتەکانی لەگەڵ هێزەکانی دەرەوەی خۆی لە وڵاتانە ئەو وای کرد کە ئێران هێزی ڕەقەمیەکی ئیقلیمی بێ ئیتریسا و هێزن نەما کە نەما بێ ئیساوان پاراستن لە چی بکەن ئەبێ پاراستن لەو وجودە بکەن کە ئیسا ئێران هەیەی باش بەس تایبەت بە سووریاش بڵند دوایەوەی کە رووسیا و ئێران پاشەخشیان کرد لە بەرامبەر هێزی بڵێن تورکیا زیادی کردووە ئەمە کاریگەریەکەی دەبێت هەتا بڵێن جۆرێک لە پێکدادانی شەو و پێکدادانی ئیسرائیل و بەرژەوندەکانی ئیسرائیل و تورکیا ئەمە چی لێ دەیانی ئەم هەیمەنەی تورکیا و هێزێکی هەرێمایەتی دوای ئەم پرسە بە کەوتنی سووریا بە وەزعی دۆخی ئیستەی ئێران بەو دۆخەی کە وردەوردە بەسەر عێراقشا دێت ینی جۆگرافیایی دەسەڵات لە عێراقشا ئەگۆڕێ چ لە ناو شیعە چ لە ناو شیعە خۆیان شیعە بەرامبەر سوننە ئەوان هەردووکیان بەرامبەر بە کورد دەستکاریەکی ئێم دۆخە لە مانگی 11 ئەبێ لە نەتیجە ئینتیخاباتە ئەوی ژەر بە قازانجی بە زەرەری ئێران و بە قازانجی تورکایە تورکیا وەکو بیتاقەیەکی بۆ دەرچوو بێ ئاوای چونکو وەزعی زۆر خراپ بوو لە ڕووی ئابووریەوە زۆر خراپ بوو لە ڕووی معارەزەی ناوخۆیەوە خراپ بوو لە ڕووی گۆڕینی معادلاتی دەسەڵات لە ناو تورکیا هەر خراپ بوو ئۆردۆغان و ئاک پارتیش ئێستا ئەوانە هەموو گۆڕاون بۆ باش
بۆ کارتی هێز. ئێستا لەو ناوچاوی پێ ئەوترێ هێزی ئیقلیمی ئیسرائیل و تورکیای لەم لەحزە. تورکیا زۆر بەجددی هەوڵەدا خۆی بپارێزێ لە بەریەککەوتن لەگەڵ ئیسرائیل و ئەو تەحالوفە قوڵە استراتیجی کە هەیان بووە هاوکاری ئابووری علاقاتی دیبلۆماسی سری و عەلەنی ماوە ئەیانەوێ بەردەوامی کەن. ئیسرائیل حەز ناکات تورکیا لەوە بەهێزتر بێ. لەبەرچی؟ لەبەرەوەی ئیسرائیل ئەوێ هەموو شەرق ئەوسەد هەر لەژێر کۆنتترۆڵی خۆیان بێ بە تورکیا و ئێران و جارێ باسی پاکستان و ئەفغانستان ناکات، چونکو پاکستان نەوەوی هەیە و نەوەیەکەی پاکستان جددیە حەقیقیە و جیاوازن، ئەوان عەرەب نین، نە بە عەقڵ عەرەبن، نە بە ئیمکانات، نە بە شەڕ، جیاوازن. ئەو 30-40 ساڵە بەرگەی پێڵێن سیباقە تەسەلح نەوەوی لەگەڵ هیندا تەحەمولی کردووە. لەبەرەوە ئەوان ئیسە ڕۆیشتوشن 200-300 ملیۆن کەسن و عولەمایان هەیە، قودرەتیان هەیە. بەڵام دوجار لەناو پرۆژە گەورەکە ئەویشی تایە بۆی ئەو ترسی ئیحتیمالە هێزی دەوڵەتێکی ئیسلامی خاوەنی پێگەیەکی نەوەی بێ قودرەتی هەڕەشەی بێ، ئەو خەیاڵاتەی هەیە ئەوەش نەمێنێ. بەڵام جارێ ئەوە دوورە. تورکیا نزیکە، سووریا لەبەردەسێتی کە سووریا لەبەردەسێتی، سووریاش بەم پێکاتی کە ئیسە هەیەی ئەحمەد شەرع و هێزێکی ئیسلامیە و پاشخانێکی لێدەن لە استراتیژی ئیسرائیل و قەوەرەی زایۆنی بڵێم ئەم ئەحمەد شەرعوانە بە هەڕەشە دایدەنی لەسەر داهاتووی خۆی. ئەو هەموو ڕۆژێ ئەڵێ ئەمانە هەڕەشن، لەبەرەوە ئەڵێ هەڕەشن، ئەڵێ ئەمە خەلفێتیان ئیسلامیە. بۆ ئەوەی ئەو هەڕەشە لای ئەو ئەگەر لە سەتا مەسەلەن 50 بێ لە 140 بێ تا بێتە خوارەوە، بۆی نەوەکو هەتا ئەم مەشغوڵی ئێران و عێراق و وڵاتەکانی ترە نەوەکو سووریا پێ بگرێ و تورکیا دەعمێکی بەهێزی بکە. لە دەڕۆژی یەکەمە هەرچی توانای عەسکەری دەرەوەی سووری هەیە، ینی بتوانێت بۆ دەرەوەی سووریا بەکاری بێنە، ئیسرائیل هەمووی سووتان لە ئاو، لە فڕۆکەی جەنگی، لە ڕۆکێت، لە زەخیرەی گەورە، هەر هەمووی سووتانوە لە ماوەی 2 هەفتە هیچی نەهێشت. ئیتر ئێستا ئەو چەکەی بەدەستی ئەحمەد شەرع و سوپای ئەحمەد شەرعەوەیە تەنها چەکێکە بۆ شەڕی بۆ پارێزگاریکردنی ناو شارەکان، یاگەر پێویستی کرد شەڕێکی ناوخۆڕ ڕوو بدا، ئیتر هەرەوە نەیپێ، لەوە زیاتری نەهێشتەوە. بەس ئیسرائیل بە هەڕەشێکی استراتیژی دەبینێ ئەو حکومەی بڵێنستە لە سووریا بۆ داهاتووی خۆی، بۆ داهاتووی دوور بەڵێ، چونکوڵێ ئەگەر ئەمە ئەو ئیسلامیە بێ کە خەلفێتەکەی بریتی بێ لە گەنجێک 22 ساڵ ئەزمموی کاری عەسکەری و ئەمنی هەبێ لە ناو قاعیدە و لە ناو داعش و لە ناو دوجاریش لەگەڵ تورکیا ئەو عمقە استراتیجەی هەبێ و دەستیان پێوە بوو بێ و دروستیان کرد بێ و 5-6 ساڵ حکوومەتێکی بچووکیان بۆ دروست کرد بێ لە ناو سووریا و توانای ئیدارەی ئەو حکوومەتەی هەوو بێ لە ناو ئاگر و ئاسنا، ئەڵێ ئەمە خەتەرە، ئەو قەنەعەتی وایە. بۆی ئەڵێ بێ دەسەمۆی بکەم، پەڕووباڵی بکەم، نینۆکی نەبێ، توانای نەبێ، قودرەتی نەبێ، بیر کاتەوە لە ئەو دروستکردنە. ئەو ئەبێ دڵنیا بێ لەوەی کە تورکیا چی ئەکا لە سووریا، بەسە نایڵێ قاعیدەی عەسکەری لە نزیکی سنوورەکانی وە هەبێ. بەس تا کوێ دەڕوایە ئێستا و منملانێ ئەگەر تورکیا بیەوێت و ئەو بەردومانی بکات، هەرچی بیگەێنێتە شەڕی عەسکەری تورکیا نایکە، هەر شتێ بگاتە بە کار و کاردانەوەی سەربازی تورکیا نایکە. بۆچی؟ تورکیا ئێستا هێشتا دۆخی ناوخۆی تەواو نییە. تورکیا ئەبێ قەزەی کوردیەکە حەلکە، ئەبێ لەگەڵ ئۆجەلان بە تەواوی ڕێبکەوێ، ئەبێ کورد تەواو دڵنیا بکاتەوە، بیکاتە هاوپەیمانی خۆی، پێکەوە دەستور دەستکاری بکەن، پێکەوە هاوپەیمانی بە جۆرێ لە جۆرەکان بکەن کە جەهاپە و هاوکارەکانی جەهاپە با بە عەرزە، دڵنیا بێ لەوەی کە ئەردۆغان جارێکی ترە بێتەوە بە ڕەئیس، حیزبەکەشی جارێکی تر سەر ئەکەوێ، ئەمانە هەموو تەواو ئەکا، ئینجاوەکو وەرەقەی سووری ئەکاتە وەرەقەیەکی جددی تا ئەو کاتە خۆی ئەمانە نەکا، ئەم دەستکەوتانەی نەبێ وەزعەکەی کە ئاوا خراپە ناتوانێت. بەس ئەو پرۆسە ئاشتیە ئەگەر کورد
هیچی دەست دەکەیەوە تورکیاش ئەگەر بۆ نوەسەر بگری ڕۆڵەکەی بەهێستر دەبێت لە ڕووی هەرێمایەتی و ناوچەیەوە زۆر بەهێستر دەبێت ئەگەر کێشەکە چارەسەر بکە. تورکیا علاقاتی تایسە پەیوەندیەکانی تایسە لەگەڵ ترەمپ و ئەمریکا زۆر بەهێزە و زووش ترەمپ خۆی تەسریحەدا علاقاتی سیاسی دیولۆماسیان بە قووەتە و تورکیا ئەوەندەی من متابعەم کردوێ لەو چەند ساڵە نایگەێنێتە سەر ئێسقان نایگەێنێتە سەر پلێت وەکو کورد دەڵێ نایگەێنێتە مریشکە ڕەشە نە لەگەڵ ئەمریکا نە لەگەڵ ئیسرائیل. لەگەڵ ئیسرائیل کاتێ تون ئەبێتەوە کاتێ مەسەلەن زۆر عەزێتی غەزە ئەکا یا سووریا ئەکا یا هەڕەشە کەم کەمێ بکا بۆ تورکیا بە هەندێک تەسریحاتی توندی گەرم و عاتیفی و هەیەجانێک دروستەکە ئۆردۆغان بەرامبەر بە ئیسرائیل بەڵام شتی فیعلی و عەسکەری ناکە. باش بەس کورد هیچی دەست دەکەوێت لە پرۆسە ئاشتی کە دەڵێ تورکیاش بەهێز دەکە ماوەیەکە دەستی پێ کردووە وەی سەوت توێژەکان بەردەوامن. کورد لە تورکی دەستی کەوت کورد دووهەم قازانج کە لە شەرقی ئەوسەد لەم پرۆسەیە دەستی پێ کردووە دووهەم لایەن کە قازانجی بەرەکەوێت لە ئایندەی دوورە کوردە دوای ئیسرائیل. ئیسرائیل ئەمنی ئەو ئەمنەی کە 56 ساڵ 70 ساڵە ئیشی بۆەکە زەمانی ئەمنی زەمانی حدودی زەمانی وجود و کیانی ئێستا بە ظاهر لەم لەحزات دەستی کەوتووە ئەوێت زیاتر دەست بخات و ئەوێت زیاتر جێگیری بکات وەلای دووەلی عەرەبی مەنتیقەکە هەمووی ببا بۆ خۆی. کورد قرار نەبوو لە تورکیا هیچ تورکیە ئامادە نەبوو بڵێ کورد وەکو نەتەوە وەکو قەزێ وجودی هەیە هیچ ئامادەیەکی نەبوو هیچ. بەڵام ئێستا دانوستانە ئێستا بەرەو تەحالوفاتە ڕۆن ئێستا بەرەو ئەوە ئەڕۆن و عەبدوڵڵا ئۆجەلان و ئەو هێزانشکە لەگەڵینی بە زمانی قسە ئەکەن نەک بە زمانی قسەکەن بە عەقڵێکیش بیرەکەنەوە کە زۆر گونجاوە لەگەڵ ئۆردۆغان و ئاخپارتی کە ئەڵێن دیموکراسی ئەویش ئەڵێ دیموکراسی ئەڵێ من تورکیایەک یەک پارچە مەوێ دیموکراسی مەوێ ئازادی مەوێ ئیدارەی مەنتیقەیی مەوێ مەسەلەن ئەو پارێزگارانەی کە زۆرینەی کوردنە بێ محافیزی قایمقامی مدیرناحی بەلەدیایی هەمووی کوورد بن ئەوانڵێ نەمە هیچ کێشەمان نیە لەوانە ئەیکەین و ئەوە ئەبێ بچێتە ناو دەستوریش. دەستوری تورکیا هی تورکە نامێنێ هەموار دەکرێتەوە تورکیا هی تورکە نامێنێ کێ ئەوە ئاکا ئەوە ئەو وەرەقە کوردی ئەیکا باش بەس پێ دوێ سەر بگرێ و پرۆساشتی لە بەڵێ سەرەگرێت سەردەگرێ لە بەڕووی بەدیلی نییە تورکیا بەدیلی نییە. ئێستا شەڕە لەسەر لە بینی جەهەپە و ئاقپارتی و ئۆردۆغانە لەسەر چی شەڕە جەهەپەی خسۆتە دەرەوەی ئەو تەحالوف و مفاوەزاتە جەهەپەش تێگەیشتووە ئەم وەرەقەیەکی بەهێزە بۆ لە دەرەوەش ئەمریکا ئەوروپا ئیسرائیلیش ئەو وەرەقە جوان بەکارێن کوردی خۆش نەبێت کێشەی زۆر سەر بکرێت لە تورکیا پێی خۆش نەبێت کێشەی کورد چارە سەر بکرێت لە تورکیا ئیسرائیل بۆ پێی خۆش نییە بەکاری بێنێ تورکیا ئیسرائیل بە دوژمن ئیسرائیل کورد بە دوژمن نازانێ ناو بۆی کە کێشەی ناوخۆی تورکیا هەر بەردەوام بێ ئەو وەرەقەی پێویست نییە بەکاری بێنێ ئەوەنەی من تێگەیشتوم ئیسرائیل لەو مەرحەلە لەو قۆناغا پێویستی بە وەرەقەی کوردی نییە دژبەر تورکیا بەکاری بێنە چونکو وەرەقە گەورەکانی تری دەستکەوتووە قووەتەکانی تری هەیە. باش بەس پێویست بە سووریا کورد لە سووریا ئەو بڵێن ڕژێمی ئەسەد لە کۆتایی 2024 مانگی 12 کورد لە سووریا چی دەست دەکەوێت لەو گۆڕانکاریانە گفتوگۆ هەیە ڕێکەوتن هەیە لەگەڵ ئەحمەد شەرع بیرم نەچێ شتێک دارێ بە پێشەوە لەسەر تورکیا بڵێم ڕێکەوتنی کورد و پرۆسەی ئاشتی کورد و تورک یا تورکیا پرۆسەیەکی جددیە و بەشە زۆرەکەی نهێنیە هەنگاوی گەورەندا بەشە زۆرەکەی نهێنیە بەڵێ چی لە خۆ دەگرێ و نهێنیانە دیارن لە داهاتوو ئەزانی بۆ نهێنیە لەبەرەوە نامەسەن بڵێن شتی زۆر گەورە لەبەرەوەی نهێنیە ئەزمونیان کردووە هەر شتێ زۆر کەوتە سەر ناو سەردەم و بازاڕ و ئیعلام دەستی زۆری تێخرێ فەشەلی پێهێنرێ
لەبەرەوە هەر قسەم بۆ ئەوە کرد لە ئێستا بۆ ڕێی عام خەڵک بزانێت ئەم بابەتە بابەتێکی جددی و استراتیجیە بۆ عەبدوڵڵا ئۆجەلان و کورد و بۆ ئۆردەغان و مەهەپە و ئاک پارتیش بەنسبە سووریاوە سووریاش دانوستانی بەردەوامیان لەگەڵ شام هەیە لە یەک تێگەیشتن هەیە بە هەمان استراتیژ و عەقڵیەتی سیاسی ئۆجەلان و کوردی تورکیا بیرەکەنەوە داوای تەقسیمی سووریا ناکەن تا ئێستا باسی فیدرالیەت و کۆنفیدرالیەتیشیان نەکردووە ئەو زمانەی کە مەسەلەن زمانی ئایدۆلۆژی کە پێشتر قسەیان پێکردووە وەکو چەپێکی ڕادیکاڵ وەکو علمانیە کە زیاد لە حەد علمانی بوون مەزلوم عەبدی بەو زمانەش قسە ناکە ئەمەش لە مەسلحەتی هەردوو لایەنە ئەحمەد شەرع و شام ئەزانن ناتوانن شەڕی کورد بکەن لەو قۆناغە حەدی ئەقل تا چەند ساڵی بەس خۆ نیەتیشیان نییەوە نیەتیشیان تایسەنێ تا 5 ساڵی کە ئەو دەستورە بۆیە کراوە بە ڕەشنووس و بەڕێکرا بۆ ئەوەی هەردوو لا سەرحاڵ بن دۆخی ئێستای خۆسەر ڕۆژئاوای کوردستان وەکو خۆمان و 92 وایە تا 2003 یعنی تقریبا چۆن ئێمە مەسەڵەن 36 مان بۆ دیاری کرا بە قەرای 1970 688 بەو قەراری 688 ئێمە دوایی بووین بەم کیانە ئەوانی ئێستا بەو ئیتیفاقی هەشت خاڵیە باشە وەکو خەتی 36 یان بۆ دیاری کرابێ ئاوایە ئیدارەی خۆتان بکەن ئێمەش ئیدارەی خۆمانەکەین دانوستانیش بەردەوامە ئەنی 2030 مەیەک لە دەبێتەوە بەڵێ 2030 ئەم باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئەم ئەگەر جوغرافیا دەستکاری بکرێ ئەگەر جوغرافیای سیاسی علاقات هاوکێشەی ئەحزاب هاوکێشەی هێز حتا هینیش من ئەوە خوێندنەوەی منە بۆ ئایندا دەستور و قانون و قانونی ئەحزاب بە تایبەتی هەمووی ئەم دەوڵەتانە گشتی دەستکاریەکرێ ئەحزابی دینی على الأكثر ئەم زروفە ئەگەر ئاوا بڕوا و نەتیجە بگرێ ئەحزابی دینی حیزب لەسەر ئەساسی دین حیزب لەسەر ئەساسی شیعاراتی ئیسلامی ئەمە نامێنێ ئەو قەزیە قەومیە عەرەبیانەی کە شەڕی لەسەر ئەکرا و لە پاڵیان نازام چی ئەکرا ئەوانش نامێنێ زروفەکە یعنی دۆخی سیاسیەکە بەڕیشەی ئەگۆڕێ وەکو کوردستان حکوومەتە ئینتیقالیەکە 5 ساڵە ماوەی ئینتیقالی لە سووریا دەستورەکەش بۆ 5 ساڵدانراوە بەڵێ دەبێت ئەو کاتە گفتوگۆ ئەوانە دەکرێت ئیتر تا ئەو کاتە ئەم خەریتەی سووریان نییە خەریتەی ئەحمەد شەرع نییە ئەمە پێشنیارەکە لە دەرەوەی ئەوان باش بۆ ئەوان باشە سەرحاڵە بن وڵاتەکە دروستەکەنەوە بۆ کوردیش باشە تا ئەو کاتە زیاتر خۆی جێگیرەکە و بەرچاوڕوو نەبێ باش بۆ سووریاش بەعام باشە ینی بۆ عەرەبەکەی و کوردەکەشی باشە بەس پێویست بە عێراق کاتیشمان کەمەوە لە عێراق هیچ ڕوودەدا یاخود ئێستا لە ناو خۆی هەرێمیش کێشەیە لە بینی پارتیوکێتی تەنانەت دەسەر پێکەنانی حکوومەتەکەش ڕێک ناکەون هیچ گۆڕانکارێک لە عێراق ڕوودەدات وەکو هەڵبژاردنەکە بەڕێوەیە لە ڕووی هەڵبژاردنەوە عێراق ئەو پەیامەی کە ئەمریکا و ئیسرائیل ناردویانە بۆ بەغدا چەند مانگێک لەمەوبەر ئەو بڕیارە خۆیەتی هێزی چەکداری وەلایی بۆ ئێران مستەحیلە ئەبێ نەمێنێ ئەوە بە چەکدارەکانیان تاڕادێک ڕەنگە خۆیان ڕێخست بێتەوە من ڕێخستنەوەشتان نازانم باسی قەراری ئەمریکی و ئیسرائیلیەکەم ئەبێ نەمێنێ ینی گروپی چەکدار وەلایی بۆ ئێران هەبێ ئەوە یەک وەلایی بۆ بەغدا و حکوومەت و پەرلەمانی عێراق نەبێ ئەوە لە عێراقان نابێ بمێنێ ئەوە قورس نییە قورسسو کارچیەکە و پرۆژیاسی حشت کاتۆتە پەرلەمانی عێراق خۆ بەهێزکردنی حشتە تا ڕێخستنەوەی ئەو پرۆژیاسی لاخ دوو قۆناغا گروپە چەکدارەکان جیاوازن حەشتیش جیاوازە حەشت پرۆژەی وەکوڵێن پرۆژەی مەرجەعیەتی دینی شیعی عێراقە بە قیادەی سیستانی بۆ حیمایی ئەو دەسەڵاتی کە لە عێراق هاتۆتەکایە و لە کاتی خۆیشیا ئەمریکا لاری نەبووە ئەم حەشدە بەرنامەی ئەمریکا ئەوەیە ئەم حەشدە ئەگەر بمێنێ
ئەگەر بمێنێ ئەبێ وا ڕێک بخرێ سەر بە ڕێزەرای عێراق بێ جا شیع سوودانی یا ئەوەی دوای شەر بە پیاسەکەی سەر بە سەر وەزیرانە ناوە هینە سووەریە بەس بەعەمەلی وانە ئەبێ ئاوای لێ بکرێەوە ئەو چاودێری ئەو هێزەی کە ئاوایە ئەگەر ڕێگەیاندا بمێنێتەوە ئەگەر ڕێگەی بدەن بمێنێتەوە ئەبێ بەتەواوی بێ بە بەشێک لە سوپای عێراقی باش بەزۆکو دۆخی ناوخۆی هەرێم و لە عێراقیش بڵێ و دۆخە ناوخۆیە کە تەنانەت پارتیوەکی دی لەسەر پێکەنانی حکوومەتیش ڕێک ناکەون من واز لە حکوومەت و شت بێنە ئەمە زۆرێ لە بابەتەکان لە پشتی دەرگا داخراوەکانەوەن نایڵەن زۆر ینی بێتە پێشەوە ئەوە شتێکە پەیوەندی بە ڕوئیەی سیاسی پارتی وێکێتیوە هەیە چونکو هیچ حیزبێکی تر بەشدار نیەتیایە وەدا معلوماتیش زانیاریەکانیش ناڵێن بە جددی بەڵام دوجار حکوومەت هەر تەشکیلەکەن هەر دروستی ئەەکەن ئەگەر بۆیان بسەرفێ ئەگەر بۆیان بڕوا ئەگەر بۆیان بگونجێ بزانن کێشیان بۆ دروست نابێ لە دەرەوە لە ناوە تشکیلی حکوومەتە خەنە دوای انتخاباتی عێراق انتخاباتی عێراقیش بۆ کورد وا باشە بۆ کورد وا باشە کەیسی کوردستان و عێراق تێکەڵ نەکەن هەموو حیزبەکان بە معارەزە و بە حکوومەت و بە پارتی وێکێتیوە بابەتی بەغدای ئایندە عێراقی ئایندە دوای مانگی 11 کە ئاوا گۆڕانکاری بەسەرادێ لەگەڵ کەیسی کوردستان کە معارەزەن و بەم دەسەڵاتە ڕازینین و ئەم دەسەڵاتش توانای چاکسازی لە گەندەڵیەکانان نییە و معارەزەش پێداگیریەکە ئەم کەیسە جیاوێ لە کەیسی بەغدا چونکو ئەو کەیسا بێ جیاواز بێ سوپاس دەکەین مامۆستامانتوان کردی سپاس بۆ بینەرانی بڕێز سپاس باوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ